زیاتر لە 3000 نەخۆشمان پەکیان کەوت ماوەی ئەو دوو مانگە 3000 نەخۆش بەڵێ دەبایە سەردانم بکەن ماوەی 2 ساڵە دوو سکاڵای جیاوازمان لەسەر تۆمارکرا لەلایەن سندیکای پزیشکان لەلایەن وزارەتی تەندروستیەوە گویا ئێمە کاری پزیشکی دەکەین نەخێر ئێمە کارەکەیمە کاری گیا دەرمانیە ئەو زانیاریانی کە بە دادگا گەیشت بوو بۆ دادگا دەرکەوت لە دوای ئەوەی لێکۆڵنێکی چڕوپڕیان لە بابەتەکە کرد بۆیان دەرکەوتکەوە ئێمە کارەکەیمە کاری گیا دەرمانیە کاری گیا دەرمانش کارێکی یاساوی لە هەموو تاوای جیهان کەس ڕێگا لێ ناگریتن لەو کارەیە لە دوای ئەوەی کە دوو مانگ نورنگەکەمان داخرا لە ڕێگای دادگای تەمیزەوە لە ڕێگای دادوەرەوە لە دوای لە کۆڵنەوە بۆیان دەرکەوت کە کارەکەم کاری گیا دەرمانیە و پەیوەندی بە کاری پزیشکانەوە نییە و زۆر مەمنون جەنابیان لەسا و بڕیارە ئەو خڵوەستەی کە بۆ ئێمەیاندا و نورنگەکان بۆ کردینەوە بەڵێ زیاتر لە 3000 نەخۆشمان پەکیان کەوت ماوەی ئەو دوو مانگە 3000 نەخۆش بەڵێ دەبایە سەردانم بکەن لەبەرەوەی خۆ دەزانی کاری ئێمە چارەسەرەکەمان جیاوازە لەگەر چارەسەری پزیشک چارەسەری ئێمە دوو مانگ سێ مانگ جارێک دەبی ئەو نەخۆشە سەردانمان بکە بۆ کاری پێویست بۆ ئەوەی لە چارەسەری بەردەوام بیتن بۆ ساڵێک ساڵەکونی و هەتا ئەو نەخۆشە خاوێن دەبتەوە لەو ڤایرۆسە خۆتەزای هەتا ئامادەکاریەکەین ماوەی دوو مانگێرە داخراوە تا خاوێن نەکرێتەوە تا دەرمانمان ئامادە دەکەین بۆ ئەوەی چکە دەرمانەکەشمان دەست بەسەر داگیرە پێیان نەداینەوە تا کوێستا وەرمان نەگرێتەوە دەی هەشت ئینشاڵڵا دەست بەکار دەبین بۆ وەرگرتن نەخۆشەکانمان خێر بێستە سەر و سەرچاوم